کاک ناسر سپاسی ئامادەبوون دەکەم. پرسیار یەکەم سەبارەت بە هاوپەیمانەتی پارتە سیاسەکانی کوردستان ئێران دەست پێ دەکەم. خۆت دەزانی پێشتریش لە نێو ڕێکخراوەکانی سیاسی کوردستانی ئێراندا هاوکاری هەبوو، بەڵام لە هەلومەردی ئێستادا چۆن دەتوانێت ئەو هاوپەیمانی سیاسیە لە کارەکانیدا باشتر پێش بکەوێت؟ سەرەتا سپاس بۆ بانگێشتکردنت کاک سەلاح، پێم وایە جێگەی خۆی بوو کە ئەم باسە نەک لەگەڵ من بەڵکو لەگەڵ زۆر کەسی دیکە بە حکمیەوەی کە ئەم هاوپەیمانیە بە باوەڕی من دەتوانێت بێتە خاڵگۆڕانێک لە مێژووی سیاسی هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا، بە حکمیەوەی کە تۆ بۆ خۆت زۆر باش دەزانی هیچ هاوپەیمانیەک لە دنیادا نییە کە دوجار ڕەزامەندی لە سەتاسەتی هەموو لایەکی لێ بکەوێتەوە، چ لە ئەندامان و لایەنگرانی ئەم هێزانە و چ تەنانەت ئەو خەڵکانەی کە بە جۆرێک لە جۆرەکان دەکرێ بڵین ئینتیمایان بۆیان هەیە. بەڵام ئەوەش دەزانین کە لە دنیادا هیچ سەرکەوتنێک مسۆگەر نەبووە بەبێ ئەوەی کە هاوپەیمانیەکە بێ. بۆیە ئەو هاوپەیمانیە یەکجار زۆر گرنگەوە بە باوەڕی من دەبێ بەرفراوانتر بکرێت و تەنانەت لەسەر ئەو ڕایم بە حکمی ئەوەی کە ئێستا وەک بۆ خۆت دەزانی کورد لە میدیای ئەمریکیدا لە مینستریمی ئەم وڵاتەدا بووە تا دەتوانم بڵم موتیفێکی سەرەکی و زۆر جار ئاوری وێ دەدرێتەوە لە دوای قسەکانی ئەدمینیستریشنی ترامپ و خودی ترامپیش. پێم وایە دەبێ حەولێکی ئاوا بدرێت کە ئەم هاوپەیمانیە لە هەمان کاتدا کە پەرەی پێدەدرێت لە نێو خودی با بڵین ڕۆژهەڵاتی کوردستاندا دەبێت سوکە ئاوڕێکیش بداتەوە سەر نەتەوەکانی دیکە، چون ئەمن لەسەر ئەو باوەڕم بە حکمی ئەوەی کە لە تەکوزی نێونەتەوەی دنیادا هیچ ئاماژەیەک بۆ ئەوە نییە کە وڵاتێکی سربەخۆ ساز بێ یان دەگەڵ پرسی سربەخۆی وڵاتان ئەم تەکوزە ئەم نەزمە نێوانێکی ئەو تۆینێ نمونونەکانمان لەوە پێشتر دیوە. بۆیە دەبێ ئەگەر تەرکیزەکەت تۆ لەسەر ناوخۆی ئێران بێ دەبێ یەکەم هەنگاوی کردەیی ئەم هاوپەیمانیە بتوانێت لەگەڵ نەتەوەکانی دیکە بتوانێت گوتارێکی هاوبەش ساز بکە کە ئەگەر دەرفەتەبێ ئەمن ئاماژە پێ دەکەم چۆن دەتوانین بەرە ئەو گوتارە هاوبەشە بڕۆین و ئەم هاوپەیمانی کوردستانە بەهێزتر بکەین. زۆر باشە، لەگەڵ نەتەوەکانی دیکە پێشتری شەر هەبوو. خۆت دەزانی لە سەرەتای شۆڕشەوە 1970 ئەو هاوپەیمانەتیە کەم تا زۆر ینی لە ڕێکخراوی با بڵێن مجاهدین خەڵقا بگرا هەتا دوای هاتوۆتە سەر نەتەوەکانی دیکە. بەڵام پێ دوایە لەم هەلومەرجەدا ئایا نەتەوەکانی دیکە ئەو ئامادەیی کە پارتە سیاسەکانی کوردستان ئێران هەیەە ئەوانیش هەیەە؟ ئەوەی ڕاستی بێ دۆخی ئەمڕۆ لەگەڵ دۆخی با بڵین 40 ساڵەوە بەر 5 ساڵەوە بەر لە هەموو ڕۆیەکەوە جیاوازی هەیە. سەرنجی جەنابەت ڕادێکێشم بۆ گوتارە بە نرخەکەی شەی دکتۆر قاسملوو کاتێک کە باسی لەوە کرد نەقلی بە مەزمونە دیارە ڕاستەوخۆ ڕستەکانی خودی شەی دکتۆر قاسملوو نییە، بەڵام ئاماژەی بەوە کرد کە ئەگەر بێت و مافێک بۆ کورد دیاری بکرێ ئەو مافە دەبێت سەرەتا تورکەکان و بەلوچەکان و تورکمەنەکان و عەرەبەکان و نەتەوەکانی دیکە بگرێتەوە. ئەمە ئەمڕۆ لە بیردۆزیە نوێ سیاسەکان پێی دەوترێ هاوتاسازی زنجیرەی خواستەکان، واتە ئەگەر ئێمە وەک کورد داوای ئەوە دەکەین کە زمانی ئێمە پێی بخوێندرێ، زمانی ئێمە وەک بڵین سیاسی ترین توخمی پێناسایی گەلەکەمان ئاوری وێ بدرێتەوە، کاتێک ئەوە بۆ تۆ مسۆگەر بێ بەپێی ئەو هاوتاسازی زنجیرەی خواستەکان ئەمە دەچێت بۆ لای تورکەکان، بۆ لای عەرەبەکان و بۆ لای بەلوچەکان. بۆیە ئێستا لەم دۆخەی ئێستادا ئەم خەڵکانە هەستیان بەوەی کردووە، یعنی تۆ کاتێک کاردانەوەکانی ئەم خەڵکە بەنسبەت پرسی کورد دەبینی بە تایبەتی لەم سەردەمەی ئێستادا لە سوشیال میدیادا بەنسبەتی 40 ساڵ لەمەوبەر کە لە ئیسفەهان و لە شیراز و لە شوێنەکانی دیکەڕا داهاتن بۆ سەرکوتکردنی کورد، ئێستا دەبینی ئەمە ئاڵۆگۆڕێکی بنەڕەتی بەسەرداتەوە. بۆیە ڕاستە ئێمە ئێستا بۆ وێنە کۆنگرەی میلەتای فێدراڵمانێ، ئەوە تەواوی میلەتەکانی دیکەی تێدا نوێنەرەکانی تێدایە، بەڵام ئەوەی کە توانی بێتی تا چڕادە یەک لەباری گوتاریەوە بچێتە نێو خەڵکەکانی خۆیانەوە. ئەمن پێم شک نایە کە بڵێ خەڵک لە نێو خۆی بۆ وێنە تورکەکان، لە نێو خۆی بەلوچەکان، لە نێو خۆی عەرەبەکان ئەم کۆنگرێ پێشتێکی جددی بێ، بۆ لەبەرەوەی هۆکارەکەی دەگەڕێتە سەر ئەوەی کە گوتارەکەی نەیتوانی و گشتگیر بێ لە نێو خەڵکەکەی خۆیدا بێ. بەڵام ئێستا بە حکمی ئەو پۆتانسیێلی کە کورد لەباری گفتمانیەوە هەیەی، بە حکمی ئەوەی کە کورد لەباری ئۆرگانیزیشن و ڕێکخراوەیە هەیەی، بە حکمی ئەوەی کە کورد ئێستا لە میدیای دەرەوەدا توانیوێتی سرنجی
جیهان بۆ لای خۆی ڕابکێشێ بە حکمی ئەوەیە کە هێستا هەر دەبینی کە نوێنەرایەتی هێزە سیاسەکانی کوردستان بە تایبەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە چڕی و لە مێدیاکاندا دەردەکەون ئەمە دەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان نەک تعبیری کەوا سووری بەرلەشکر بەڵکو دەتوانێت جڵەوی ئەم بوتارە بەدەستکردەوە بسپێرێ و ئەمن پێم وایە ئەگەر پێداگر بێ لەسەری دەتوانێت دوجار ئاکامێکی ئەرێنی بۆ سەرجەم گەلانی ئێران لێ بکەوێتەوە. تۆ خۆ دەزانین لە نێو خۆ ئەو دۆخێستان نەخۆڵقاوە کاوانە بتوانن ئەو ڕێکخراوە سیاسانە لێ کۆبنەوە تەنیا شوێنی گونجاو دەرەوەیە دەرەوەش دەکرێت بڵین ڕۆژاوایە دەکرێت بڵین ئوروپا ئوسترالیا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تۆ پێ دوایە لەو بەشەیدا کە لە دەرەوە تێکۆشانیان هەبێ چەندە گرینگە کە پەیامی خەڵکی ئێران بەگشتی بە خەڵکی جیهان بگەێنن. پرسیارێکی زۆر باشە کاک سەلاح بە حکمی ئەوەی کە ڕاست دەکەی ئێمە دەمێکە قرمەی چەکی پێشمەرگە بۆ وێنەم باسی کوردستان دەکەم کە لە نێو خۆی ڕۆژهەڵات وەستاوە دەتوانین بڵین جۆرێک لە گوتاری حزور لە نێو ڕۆژهەڵاتی کوردستاندا نەماوە بەڵام ئێستا بە حکمی ئەو دۆخەی کە تۆتە گۆڕێ تۆڕە کۆمەڵایەتەکان دەتوانن دەورێکی بەرچاو بجێڕن و جۆرێک لە دەکرێت بڵام پردی پەیوەندی لە نێوان هێزەکانی دەرەوەی وڵات و نێوخۆ لە ڕێگەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە ئاڵوگۆڕکردنی بیرڕاکان دەگوازێتەوە. ئێمە دەزانین کە هێزی سەرەکی ڕۆژهەڵاتی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەم هێزانە نین کە تەنیا بەس لە باشووری کوردستان جێگیربوونیانە و دیاسپۆرایەک لە دەرەوەی وڵاتن. هێزی سەرەکی ڕۆژهەڵاتی کوردستان پۆتانسیێلە بە هێزەکەی لە نێو خۆی وڵاتدایە بۆیە وەک بۆ خۆت باست لێوە کرد بە حکمی ئەو ئازادیە کە لە دەرەوەی وڵاتەیە لە دەرەوەی سوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیە ئەم پێم وایە ڕۆژهەڵاتی هێزەکانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان دەتوانن لە دەرەوە پەیامی ئەم خەڵکە بگوازنەوە. بۆ نمونە تۆ کاتێک سەرنج دەدەیت هەر لە سەرەتای شۆڕشی ژینجیان ئازادیەوە هەتا ئێستا دەتوانم بڵم چەندین جار خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەدەم بانگاوازەکانی هێزە سیاسەکانی کورد لە دەرەوەی وڵات هاتوون و بۆ مانگرتن بۆ دوکان داخستن یا هەر چەشنە ئەکتێکی با بڵین پرۆتستکردن و ئاعترازکردن. بۆیە کاتێک کە تۆ ئەو پەیوەندیە دەبینی جۆرێک لە پەیوەندێکی ئەم ئەوێتی دەبینی واتە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ناڵێم هەمووی 100% بەڵام بەشێکی یەکجار بەرچاوی دەتوانم ئەوە بە ئەو ئیدعای بکەم 90% هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەرەوە نوێنەرایەتیان دەکەن. بۆیە ئەو پەیوەندیبوونی هەیە وەم پێم وایە ئەمە بۆ خۆت باسل لێوە کرد دەتوانێت نمادێک بێ یان بڵین هێمایەک بێت لە خواستی خەڵک هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە دەرەوەی وڵات نوێنەرایەتیان بکەن. تۆ ئاماژەت بە بەرفرەوانکردنی هاوپەیمانەتیە کرد دەکرێت لە بەرفرەوانکردنی ئەو هاوپەیمانەتیەدا کەسایەتیەکانیش بێنە نێو ئەو هاوپەیمانەیە مەرز نییە خۆوار هەڕێکخراو هەبن لەو بارەوە ڕەنگەت چۆنە؟ لەگەڵت لە 100% هاوڕام دیارە من بۆ خۆم لەگەڵ هاوڕیانی هێزە سیاسەکانی کوردستان ئەوەم ڕاستەوخۆ هێناوەتە گۆڕێ ئێمە پۆتانسیێلێکی بەهێزمان هەیە لە دەرەوەی وڵات کە لە دەرەوەی جەغزی حیزبە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستانن بەڵام پەیوەندیان هەیە لە هەمان کاتدا ئینتیمایان هەیە و لەسەر پرسی چارەنووسی کورد لەگەڵ هێزە سیاسەکانی کوردستان با بڵین هیچ ناکۆچێکیان نییە. بۆیە ئەمە دەتوانێت دوجار زۆر یارمەتی دەربێت بە تایبەتی بۆ ئێمە وەک کورد بازلەوە دەکەم کە ئێستا لە ئەوروپا دەبینی بەشێکی بەرچاو لە تینگتانکەکاندا لە زانکۆکاندا لە شوێنگەلی بە بڵا بڵین دەوڵەتی حکومی ئیش دەکەن یان تەنانە لە خودی ئەمریکا ئەمە کەسانمان هەیە کە لە دەرەوەی چوارچەوەی حیزبەکانن بەڵام چالاکن دەکرێت ئەوانە وەک ئاڵلقەیەکی ڕاوێشکاری بە دەوری ئەم هاوپەیمانیە دیاری بکرێەوە. ئەمن ئێستا شتێکم بە زێنی گەیشت پرسیارەکەت زۆر ورد بوو دەکرێت و پێشنیارش بکرێ هەرچەنە من بۆ خۆم پێشنیارگەلێکم نووسی بوو بۆ هاوڕیان بەڵام ئەوەش وەک پێشنیارێکی زۆر بەجێ کە بکرێت ئاڵلقەیەکی ڕاوێشکاری لەو کەسانێک لە دەرەوەی جەغزی حیزبەکانن لەگەڵ ئەم هاوپەیمانی هاوکاری بکەن. کاک ناسر وەک پرسیاری کۆتایی لەبیرتانە کە دوای شۆڕش 1970 دەتوانین بڵێن گەلێک لە ڕێکخراوە سیاسەکانی سەرانسەری وەک چریکەکان وەک ئەشرەفی دێخان وەک مجاهدین تەنانەت وەک حیزبی تودەش پەنای هێنا بۆ کوردستانیان ناونا سەنگەری ئازادی. تۆ پێت وایە کوردستان دەتوانێت وەک سەنگەری ئازادی ئێران بمێنێتەوە؟ ڕەنگە دەگەڵ تعبیری بەپێی ئەوەی کە ئەو سەنگەری ئازادیە دوای 47 ساڵ بە تەنیا هێشترایەوە لە ئێمە
وەک کورد ئەو کەسە بووین کە لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا هەر ئەوەی ئێستا کە وڵاتانی ئوروپایی و وڵاتێکی وەک ئەمریکا بۆ قەنەعەتی گەیشتووە کە کۆماری ئیسلامی نەبوونی باشترە هەرو کاتی کە ئەوان بارمتەکانی ئەمریکایان لە باڵێزخانەی ئەمریکا گرت حیزبی دموکراتی کوردستان و لەسەری هەمویانەوە شخصی شەهید دکتۆر قاسملوو بوو کە ئەمەی محکوم کرد لە سەردەمی با بڵێن لە تێرۆری شەهید دکتۆر قاسملوو ڕابگرە تا دادگای میکۆنتۆری شەهید دکتۆر شەرەفکەندی ئەوە ئێمە بووین ئەو دەنگەمان بەرز کرد بۆ کە ئەمە لەگەڵ وڵاتێکی تێرۆریستی بەڕۆڕین کەچی ئەوان لە ساڵی 2023 و 2024دا دەستیان بەوە کردووە کە سپای پاسداران و پێکاتەی ئەم حکوومەتە بخەنە ناو لیستی تێرۆرەوە بۆیە ئەمن لەگەڵ تعبیری سەنگەری ئازادی ڕەنگە موافق نەبم چون باوەڕم بەوە نییە کە کورد بەپێی ئەوەی کە ئێستا لە کوردستان و باسم لێوە کرد خاوەنی ئۆرگانیزیشنێکی بەهێزە لە باری گوتارەوە لە چاونەتەوەکانی دیکە بەهێزترە بەڵام دەکرێت وەک دەواازەیەکی ڕاپەڕین سیر بکرێت بەو شەرتەی کە ئەو دۆخەی کە با بڵێن لە ڕۆژاوای کوردستان بۆ کوردەکان لە دوای 15 ساڵ شەخاتە گۆڕێ بۆ کوردی ڕۆژهەڵات ساز دەبێ و ئەوەش بە باوەڕی وشیارانە ڕێبەرایەتی سیاسی کورد تا ئێستا لەگەڵ ئەمریکا ڕەچاوی کردووە هەر کات ئێمە توانیمان سناریویەکی هاوشێوەی هەرێمی کوردستان لە باشووری کوردستان لە عێراق بۆ ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ساز بکەین ئەو کات دەکرێت بە ئێران بڵێ بە کوردستان بڵێن سەنگەری ئازادی یان دەواازەی ڕاپەڕی. کاک ناسر گەلێک سپاس دەکەم بۆ توێژە. سپاس بۆ جەنابیشت.